لە گەڕەکی حیسابات کۆمەڵێ کارەبای زیادەڕەوی بەمبەر و بۆ ئەو بەڕای کێشراوە. هۆکاری ئەم زیادەڕەویانەش بۆ واگەڕێتەوە ئەم بەرخەتێکە و ئەو بەرخەتێکەواتە کە لێرە کارەبای ڕاکێشا ئەتوانێت بە هەموو شێوەیەک کارەبایەکی باشی هەبێت. ئەگەر بەرنەبینەوە زۆر باشە پێمەڵێ زیاتر دەست بڵند منکەرەوە لەبەرەوەی ئەو سێتەڵی کە لە سەروی ئێمەیە ئەڵێ نیو مەتر نیزگی بکەویتەوە خۆی بۆ خۆی ڕاتەکێشێ و کارەباش ڕەنگە ڕەقت بکاتەوە و بۆ سەلامەتی گیانی خۆمان ناچار ئەم 11 کەیفی 1000 واتەی کە لە سەروی ئێمەیە کارەبای ئەم گەڕەکەی پێ بەستراوەتەوە کوژاندویانەتەوە بۆ سەلامەتی گیانی خۆمان بۆی بتوانین ئەو هەموو زیادەڕەویە ببڕین. دەی باشە ئێمە ئەم هەموو مەترسیەکەینە سەر ژیانی خۆمان لە پێناو ئەوەی کە کارەبایەکی زۆر باشتر بدەین بە هاوڵاتیان.